هەژدەی بەفرامباری بانە، نە بۆ کۆماری هێران و نە بۆ ڕەزا پەهلەوی. هەژدەی بەفرامباری بانە، نە بۆ کۆماری کابران هەژدەی بەفرامبار بەهانەچوونی مانگرتنی گشتی بۆ پاڵپشتی لە بەشی ڕۆژهەڵاتی خوار و هیوادارم ئەم مانگرتنە لە هەموو شارەکانە بەردەوام بێت و هەر سەرکەوتن لە ماکوو هەتاکو لە ڕستان ڕۆژهەڵاتی کوردستان. ئەمەیە دەنگ و ڕەنگی ڕۆژهەڵات. سڵاو بوو کامێرانی سەربەز، سڵام بوو شاری کاک سدیقی کەمانگەر، شەهید سالاری ئیبراهیمی، شەهید فواد، شەهید برهان، شەهید کاک فەرزادی کەمانگەر.
من جهتیان